خواهی پروردگار لآیتی 13 سورة الحجرات فرمید يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. خواهی گەورە فرمی ای خەڵکینە هەمووتان بەعام ئەی خەڵکینە ئێوەم دروست کردووە لە نێر و مێیەک لە ئادەم و لە حەوا سەلامی خۆیان لەسەر بێت. ئێوەم کردووە بە چەند تیرە و هۆز و گەلێک هەتاوەکو یەکتری بناسن. خی پەروەردگار ئێمەی بە کورد خەڵق کردووە شانازی ئەکەین بە کورد بوونمان. هیچ کەسێک پێی وا نەبێ خیتابی مامۆستایان لەگەڵ ئەوایە خۆزگا عەرەب بوومایە. خوا منی بە کورد خەڵق کردووە شانازی بە کوردبوونی خۆمەوەکەم. واختلاف ئەلسینەتیکم و ئەلوانیکم. خی پەروەردگار وای داناوە تۆ سپی بیت ئەو ڕەشە ئەو کوردە ئەو عەرەبە، بەڵام ئیسلام لەگەڵ تەعەسسوبانیە. لەگەڵ تەعەسسوبانیە مادەم موسڵمانە ڕێزی لێ بگرە دیفاعی لێ بکە لەو سەری قاڕی ئەفریقیا بێت. ئەگەر بێباوەڕە دژی دینەکەتە دژی بەرنامەی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم براتە لە ماڵا بێت دژایەتی بکەیت. دژایەتیەک بە عیلم بە عەقڵ. پاشان خوای گەورە فەرمێ کە ئێوەم دروست کردووە بۆ ئەوەی یەکتری بناسن بەڵام ئاگدار بن. إن أكرمكم عند الله أتقاكم. بەڕێزترینتان ئەو کەسێ لای خوای پەروەردگار ئەوەیە کە بە تەقوا بێت. تەقوا چییە؟ تەقوا ئەوەیە ناز بکەی بەسەر موسڵمانانە نەخێر. تەقوا ئەوەیە هەتا بەیانی شەو نوێژ بکەیت ئەوە تەقوایە، بەشێکە لە تەقوا. بەڵام مەرج نییە هەر کەسێک شەو نوێژی کرد و زوو هات بۆ مزگەوتەوە متەقی بێت. تەقوا ئەوەیە زمانت لە موسڵمانان بگریتەوە. تەقوا ئەوەیە عەزێتیان نەدەی بەدەست. تەقوا ئەوەیە دەست و داوێنت پاک بێت. تەقوا ئەوەیە زەررت بۆ کۆمەلگا نەبێت. تەقوا ئەوەیە زەررت بۆ خزمەکانت نەبێت. ئەوە تەقوایە. تەقوا ئەوەیە فەرزەکان جێبەجێ بکەی. هیوایە هەتا بەیانی شەو نوێژ دەکا بەیانی نایە بۆ مزگەوت. نوێژی بەیانەکەت بە جەماعەت بکەی گەلێ لە شەو نوێژی شەوەکەت خێرترە. بەڕێزترینتان ئەو کەسەیە کە تەقوای هەیە. تەقوا لەکوایە؟ التەقوا هاهونا. پێغەمبەر صلی الله علیه و سلم سێ جای شاردی کرد فەرمووی تەقوا لە دڵایە. هیچ کەسێ خۆی لاو و گەزاف نەدا من وام و خۆی کزۆڵ بکات و من متەقیم. هو ئەعلەم بمن اتقا. خوا خۆی ئەزانێ کێ متەقیە. بۆ ئێمە بێ ئاگدار بین. باشە خەڵک ئەو هەموو تێگەیشتنەی هەبێت لە ئیسلام چۆن ئیسلامێکی حەقیقی و ڕاستەقینە دەرەکەوێت. وەڵاهی من ئێستا زۆر جار شتانێک ئەبینم بەڕاستیەکەی تێر خەفەتە خۆم و ئەسەفە خۆم. جاری وایە کەسێک ئەهلی دینە ڕیژدارە، یعنی زۆر جار خەڵکانێکن ئەڵێن ئەم ڕیژدارانە بەشێکیان سەلام ناکەن سوێن بەخوا ڕاست دەکەن. ئێمە مامۆستاین، جاری وایە مامۆستایە بەرە ڕوومان دێ خۆمان حازرەکەی سەلامی لێ بکەینەوە سەرداخە بۆی سەلام و لێ نەکە. هەی قوڕ بەسەرمان سەلامێکت بەدەستە نایکەیت ئەبێ سبەینە دەسەڵاتێک بکەوێتە دەستت چی بکەیت. بۆ ئێمانە میکرۆبن. مسلمان نابێ عەقڵی نەخۆش بێت، ئەبێت فکری ساغ بێت. ئێمە ئێستا وازمان لە داوەکردن و بانگەوازکردنی بێباوەڕان هێناوە لەناو خۆمانە خەریکی خلافات و نیزاع و هەڵ ناکەین بەیەکەوە. ئەبێ وەک من بیرکەیتەوە با بە وەک تۆ بیرکەمەوە دێمە ناو لاشەی تۆ. خوای پەروەردگار وای کردو من بیرکردنەوەیەکمەیە تۆش بیرکردنەوەیەک. ئەگەر ئەو بیرکردنەوەی من لەگەڵ قورئان و سوننەتا یەکی نەگرتۆ من هەڵەم تۆ ڕازی. لەگەڵ جەماعەت و حیزب و مەنهەج و پرۆگرامی منا نەبیت نابێ بیتە ماڵم، نابێ بیتە جەمعم. ئەوە حاڵی زۆرینەی موسڵمانانی واقعی کوردستانی خۆمانە. ئەمانە شایەنی ئەوە نین کە بەڕاستیەکەی خوای پەروەردگار عیززەت و دەسەڵات بداتە دەستیان. ناشیدات. خوای پەروەردگار دەسەڵات و عیززەتە داتە دەست کەسێک موسڵمانێک بێ نەفعی بۆ کۆمەلگا بێت. ئێستا ئێمە زۆرێکمان ڕەنگە تەحەمولی ئەوە نەکەین جوولەکەیەک دراوسێمان بێت. بەس جوان لەم قسەی براتان حاڵی بن. ڕەنگە تەحەمول نەکەین زەردەشتیەک دراوسێمان بێت. ڕەنگە هەر بیبینی نییە لە قاپەکە دەرچین جارێ ئەوە خۆمانی لێ مۆڕە بکەین. ئەگەر زەرەری بۆ ئیسلامەکەمان نەبوو موسالیم بوو دروستە دراوسێتی لەگەڵا بکەیت. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو مەدینە لەگەڵ جوولەکە ژیاوە. کاتێک دەری کردوون لە مەدینە کە خەریکی فیتنەگێڕی بوون هەموویانی دەرکرد. یان دراوسێکەت ئیمانی نییە، کوردە، خزمی خۆمانە، ئیمانی نییە، نوێژ ناکە، مولحیدە، بەڵام زەرەریشی نییە. سەر نەکبەتی وایە من زۆرم بینیوە لە فەیسبووکە
ملحیدە باوەڕی بەخوانیە نەپۆسی فەیسبووکەکە نەڕخنە لە ئیسلامە هیچ ناکە بەس خۆی ئەڵێ من قەناعەتم بەوە نییە ئەڵڵایەکە بێت ێ با هەر نەیبێت بزانە لە قیامەتا دەرەکەوێت بە چاوی سەری صاحی مەحشەرە بینێیاننا بەڵام بە چاوی سەری ئەڵڵا نابینێت چونکە کەلا ئینەهم عەن ڕەبیهم یەومەئیذ لەمەحجوبون بۆیە وەکو ژیان مافی هەموو کەسێکە لە کۆمەلگا بژی ئەم شۆڕشەی خۆمان مافی هەموو کەسێکەتیایە بژی نایە بڵێن وەڵا بێ بەس موسڵمان بێتە شۆڕشەوە شتیوان نییە کابرایەکی کافرش بۆ هەیە لە ناو ئێمە بژی نایەتە مزگەوتێت توانی و دێ بۆ دوکانەکەت ئەبێت تەماتی پێ بفرۆشیت تۆ هێناوتە بۆ ئەو ئەگەر پێتت نەفرۆشت لە ئیسلام حاڵی نیت پێی بفرۆشە هەر کاتێک زانیت دژی دینەکەتە و کاتەژەوە ئیشی خەلیفەی موسڵمانانە نەک تاک تاکەر گەنجێک هەڵبسێت مۆڕی لێ بکات و لە شوێنێکا تۆڵی لێ بکاتەوە تەمەنەوە پەروەردەی بەشێک لە گەنجەکانی ئەمڕۆیە کە بەڕاستیەکەی زۆر جار ئەیانەوێت ئێمەی مامۆسایانی ئاینیش بە فەتارا بەرن تەلەفۆنمان بۆ بکەن ئەوە کەسێک وایە بەڵام ئێمە سوپاس بەخوای گەورە زۆر لەوە عاقڵتر و تێگەیشتوترین فتوایان بۆ بدەین و هەر ناشی دەین شتیوا بەرناممان نییە قسەی زمانمان و دڵمان و ماڵمان و مزگەوتمان یەک شتێکە هیچ کاتێک لە هیچ کۆبوونەوە و دانیشتنێکا شتێکی وان ناڵێن کە زەرەری بۆ کۆمەلگا هەبێت